باس لکردنەوەی خولێکەکە خولەکەش لە شێر ناونیشانی پەروەردەکردنی مناڵ بە شێوەیەکی هاوچەرخ بەڕێوە چووە کە ئەمە هەم بۆ داینکە حکومی و ناحکومیەکانیش بێگومان ئەمەش کە بە بەشداری 36 خانم بووە و بۆ بەیانمەتی و هاوکاری مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بووە بێگومان ئەمەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کە بە چ شێوازێک و بەچوت مامەڵەیەک بتوانن لەگەڵ ئەو منداڵانە جایتر لە حکومی بێ یاخو ناحکومی بێ و ئەوانەی کە کۆمەڵی تایبەتمەندیش هەیە لەم خولەیە کە بتوانن گفتوگۆی لەسەر کرا و کاری لەسەر کرێ بۆی لە خزمەتی ئەو دایانگە و ئەو شوێنانەی ترابێ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێ مامۆستا دیمەن حەمە علی سعید جێگری سەرۆکی ڕێکخراوی پەروەردەی هاوچەرخ بۆ کوردستان کە بەڕێستان ئێستا لایەمە میوانە مامۆستا گیان زۆر بەخێر بێن و باش مامۆستاگیان ئێوەش باش هیوادارم هەموو لایەک باش بن و تەندروست بەخێر بێ سەرچاوان سەرەتا با بچینە لای بیرۆکەی ئەم خولە بیرۆکەی ئەم خولە لە چیەوە سەری کرد و ئەم خولەتان کردوتەوە 36 ئافرەت خانم تیای بەشدار بوون ئامانجی سەرەکیتان چی بووە؟ زۆر سپاس تەبان من پێشەکی دەستخۆشتان دەکەم بۆ ئەم بەرنامە و گرنگتانتان بۆ بوارانە و هەروەها من دەستخۆشی لە ڕێکخراوە دیموکراتیەکانە کە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان چکە ئەوان بەڕاستی بە تەنسیق لەگەڵ ڕێکخراوەکەی ئێمە هاوکارمان بوون مادیش و معنەویش بۆکردنەوەی ئەم خولانە تەبەن بیرۆکەکەمان لەوە هات زیاتر گرنگیدان بوو بە پەروەردەکردنی مناڵە و تەمەنەیە لەبەر ئەوەی ئێستا دایانگەکان زۆرینەی دایکان و باوکان مناڵەکانە لەبن بۆ دایانگە حکومی و ناحکومیەکان و پێویستەکە لەناو ئەو دەستگایانەیە کە دەستگایەکی کۆمەڵاتی پەروەردەیە پێویستە کەسانێک لەناو ئەو دایانگایانە بتوانن مناڵەکان بە شێوازێکی هاوچەرخ بە شێوازێکە بگونجێ لەگەڵ ئەم سەردەمەیە پەروەردەی مناڵەکانیان بکەن بیرۆکەکەمان لەو ڕوانگەیەوە زۆر باشە مامۆستاگیان کەواتە ناوەڕۆکی خولەکە بە شێوازێکی گشتی زۆر تیشک خراپ بۆچی یعنی ئەو خاڵانەی کا زۆر گرنگی پێدرا و لە خولەکە بۆ مامۆستایان ڕوون کرایەوە بە شێوازێکی گشتی خۆیان دەچیابینەوە وەڵاهی خۆی خولەکەمان ئێمە لە چەند تەوەرێک پێکات بوو بۆ ماوەی 3 ڕۆژ بوو ڕۆژانە لە سەعات دەوە بۆ یەکی پاژنیوەڕۆ بوو لەم کاتەیە چەند بابەتێکی زۆر سوود بەخش زۆر پێویست بە کارمەندان و بەڕێوەبەر و توێژەرانی ناو دایانگە حکومی ناحکومیەکان وتراوە یەکێک لەو بابەتانە چۆنەتی مامەڵەکردن بە شێوەیەکی پەروەردەیانە بە شێوەیەکی هاوچەق لەگەڵ مناڵی ئەو تەمەنە مناڵی لە تەمەنی بڵین لە 4 مانگ لە 2 مانگ هەتا ئەگاتە 400 چکە دوای 4 ساڵ ئەچێتە باخچە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کێشانە بکەن کێتە بەردەمیان چۆن مناڵەکە ڕابهێنن کە هەست بە ئارامی بکات چۆن بتوانن مناڵەکە فێری هەندێ بەهای کۆمەڵایەتی بکەن فێری بکەن کە قسە بکات فێری بکەن مامەڵە لەگەڵ هاوڕەکانی بکە خولەکانمان لەلایەنی دەرونیەوە لەلایەن مامۆستاتەها حسینەوە ئەو باری دەرونی مناڵەکان باری دەرونی دادەکان کە چۆن یاخود توێژەرەکان چۆن مامەڵە بکەن لەگەڵ مناڵەکانە ئەو بابەتانی وت لە لایەکی تریشەوە چەندین ڕێگای هاوچەرخ کە بەپی پێوەری جیهانی کە ئێستا لە زۆربەی شوێنەکان وڵاتەکانە بەڵێن پێڕەوەکرێ بۆ چۆنێتی پەروەردەکردنیان کە لەگەڵ ئەم سەردەمەیە بگونجێ چکە خۆتان نەزانن پێشکەوتنەکان و ئەو شتانی کە بەرەو پێشەوە بێ بە خێرایی بەرەو پێشەوە ئەچێت و شتەکان گۆڕانکاری بەسەریە پێویستەکە ئەوانی کە لەگەڵ ئەو توێژە چکە توێژی مناڵ لەو مەرحەلەیە ناسکترین یعنی هەستارترین قۆناغاکە لەگەڵ ینی مامەڵە بکە ئەبێت زۆر ینی بە وریایی و بە زیرەکانە و بە زانستیانە بتوانیت مامەڵەیان لەگەڵا بکەیت بۆیە ئێمە کۆمەڵە ڕێگامان پێشکەش بەوان کرد چۆنێتی ڕێگاکانی فێربوون مامەڵەکردن ئەمانش لەو بابەتانە بوو کە باسی ئەم خولەکەین من ژمارەیەکەم و 36 خانم بەشدار بوون ئەم 36 خانمە لە چه بوارەکانە بوون هەمویان مامۆستا بوون لە دایانگەکان یاخود کۆمەڵە کەسیانە بوو لە پەروەردە بوو لە بەڕێبەرایەتی بوو بۆی کە بزان ئەو کێشە و گرفتانە یاخۆ ئەو پێشکەوتنانەی کە ئێستا بەدیەکرێ چۆن هەوڵ بن بە هەماهەنگی چارەسەری بەڵێ طبعاً خۆی ژمارەی دایانگەکان ئەگەر نازام ئەگەر هینەکەم ڕاست بێ ئامارەکەم 24 دایانگەی ناحکومیە و وابزان 5 یا 4 دایانگەی حکومیشە لە سلێمانیا هەیە ئەمانە هەمووی بەشدار بوون پێ بەڵام لە هەر دایانگەیەک دایانگەی هەبوو دوان سیان هەبوو یەکێک بە پێی ئەوەی کە پێویستیەکانی کە خۆیان بهاتون هەندێکیان توێژەری کۆمەڵایەتی بوون طبعاً توێژەری کۆمەڵایەتیەکانیش بڵێتونەن هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوەیە هەمیشە زانیاریەکانمان تازەکەینەوە خول ببینین تر خولەکە لە ڕێی سیمینارۆ بێ لە ڕێ هەر شتێک بێت تۆ مهمە زانیاری تەواو لەسەر پەروەردەکردنی مناڵ چکە و پێوتە هەستارترین قۆناغ ئەم قۆناغەیە بەڕاستی پێویستەکە هەر هەمومان زۆر گرنگی پێبین هەر یەکێک لە ئێمە ئێستا کەسایەتیمان هەڵسوکەوتمان ئەگەڕێتەوە بۆ ئەو
ئەو 5 ساڵی یەکەمە بەڕاستی 5 ساڵ یەکەمەکە تاوان 2 ساڵی لەناو باخچە 3 ساڵیشی لەناو دایانگە دواتر مناڵەکە ئەچێتە مەرحەلەیەکی تر کە مەرحەلەی خوێندن و بڵین بنەڕەتیەکانە ئێمە لەم قۆناغەکە بتوانین مناڵەکە کەسایەتێکی بەهێزی هەبێت و بتوانێت متمانی بەخۆی بێ بتوانێت مامەڵە لەگەڵ کەسانی دەور و پشتی بکە بتوانێت گەشەی زمان بکە بەڕاستی یەکێک لە خاڵە گرنگەکانی ناو دایانگە گەشەکردنی زمانە ئێستا زۆربەی دایک و باوک یعنی گیریان خواردو بەدەستی مناڵەکانیان ناتوانێت قسە بکات مناڵەکانیان ناتوانێت ینی و توێژ لەگەڵ هاوڕێکەیە بکە لەگەڵ دایک و باوکیا بکە باشترین شوێنیش بۆ ئەوی مناڵەکەی گەشەی زمان کە دایانگە و باخچەکانە ئێتەب ئەن تۆش ئەبێت کە ئەیبیتە دایانگەکانە بێت کەسانێکی لێ ببێ پسپۆر بن لەو بوارە ئەگەر پسپۆریش نەبن لە ڕێگەی ڕاهێنانەوە لە ڕێگەی خلۆتوانی پەری پێبێت و بتوانێت کار لەسەر ئەو مناڵانە بکات طبعاً کۆمەڵێک توێژەری تیابوو بە حکومی و ناحکومیەوە کۆمەڵی بەڕێوەبەری تیابوو کە زۆرینەی بەڕێوەبەرەکانی ژەر توێژەرون یاخودە بواری پەروەردەیان تاواکرۆ بڵین کۆلیژی پەروەردەکانیان تاواکرۆ هەندێک کەسیشی تیابوو کە بڵین پسپۆرەکان پەیوەندی بە مناڵەوە نەبوو بۆیە یعنی ئێمە زیاتر لەو ڕوانگەیە بە پێویستی ئەزانی ئەم خولا ئەمە ئەوەڵ و ئەخیر نەبێت یعنی هەر بەردەوام بێت بەرنامەتان بۆ داناوە ئینشەڵا لە ساڵانی داهاتووە بەردەوامی هاوشێوەی ئەم خولانە هەبێت چونکە گرنگیەکی زۆری هەیە وەک ئێستا خۆشت لە وتەکان تا ئاماژە بێکرد ڕەنگە پێویست بە ئەپدەیتکردنی ئەو هەڵسوکەوت و ئەو مابەڵانە بکە کە لەگەڵ مناڵانە ئەنجامەدرێت بەرنامەتان بۆ داناوە کە بەردەوام هەر بەردەوام ببین ئەمە وەکو زنجیرەیەک ئەبێت ئینشەڵا بەردەوام ببین بۆ ئەوەی بتوانین چەند کادرێکی بەتوانە و گەشە بۆ کادرە بەتوانانەش بین کە لەناو دایانگەکانە ئیشەکەن بۆی زیاتر و باشتر بتوانن خزمەتی مناڵان ئەو کەسانەی کە لێ بوون بە تایبەتی مامۆستا و توێژەرەکان یعنی زۆر گرنگە شێوازی مامەڵەکردن لەگەڵ مناڵە فێر بکرێت چکە مناڵ وەکو جیهانێکی جیاوازی خۆی هەیە کە تۆ لە دایانگەکەەوە ڕاوهێنا چۆن ئەم مناڵە گەورە بێت بەخوا لە باخچە زۆر باشتر لە باخچە چۆن ڕاوهێنا بەخوا لە پۆلیەکی سەرەتایی ئیتر ناگری بە دوای دایشە وا شوێنێکیشە بێت توانێت بێتە پەروەردەیەکی تەندروست بۆ مناڵە ئەگەر زۆر گرفتیش لە ماڵ و دایکەکە نەزانێ مامۆساکەی دادەکەێت توانێت بە دایکەی بڵێت تۆش لە ماڵ و ئاو مامەڵە ئەم شێوازی مامەڵەکردن و گفتوگویانە تا چەند لەگەڵ ئەم خولەی ئێوە گفتوگۆی لەسەر کرا یعنی مەبەستمەوەی ئەو کەسانی کە لێوە بەشدار کە دوارێکی ترسنەوە ناو باخچەکانی خۆیان دایانگەکانی خۆیان بتوان ئەو شێوازە مامەڵەیە بە پێکاڵی پێشکەوتنەکان و هاوچەرخانەکاری لەسەر بکەن ئەوە لەگەڵ مامەڵە زۆر ڕاستە ئێمە ئامانجێکی تریشمان تەبان تۆ بڵیت ناتوانانی هەموو کارمەندانی دایانگەکە لێ کاتە بێنیتە خولەکەەوە بەڵام نمونیان نتوانێت بەڵێ نمونیان هاتۆ لەبەرەوەی دایانگەکان تەبان مناڵەکان هەستیان ناتوانن مناڵەکان بەجێبێن و بێنە ناو خولەکۆرەمیان ئێمە پێمان وتون و ئەژبێ وابێت چونکە تەبان ئەم ئەمانی کە هاتوون کۆمەڵە زانیاری باشیان وەرگتووی کە لە زانیاری گرنگەکان کە زۆر مهمە ئەمێ ئاماژەی پێبم فێرکردن و ڕاهێنانی مناڵە لە ڕێگەی یاریەوە ئێمە ئەم شتانی کە پێشتر باسمان کرد ئەو کۆمەڵە هۆکارانی کە باسمان کرد طبعاً ئێمە ئەگەر لە ڕێگەی یاریەوە مناڵەکان فێری بۆ نمونە نان خواردنیە نەکەین فێری ئەوەی نەکەین کە چۆن دانیشێ فێری ئەوەی نەکەین چۆن لەگەڵ هاوڕێکەیە قسە بکە ئەبێ ئەمانە هەمووی لە ڕێگەی یاریەوە بێ من ناتوانم مناڵێک بێنم پێی بڵم ئەبێت تۆ یاک دوو سێ چوار ئەمە بکەیت چکە یەکەم شت گوڵ لێ ناگرێت دومیش ناتوانێت جێبەجێکە چونکە دنیای مناڵ دنیای یاریکردنە یعنی کە ئەڵەی مناڵ یەکسەر بۆ منە کە ئەڵەی یاری یەکسەر چیمانێتەوە بەرچاو یەکسەر مناڵ وانە لەبەر ئەوە یعنی ئێمە ئەم شتانەی ئەم ئەمانی کە پەروەردەمان کردمان ئەم خولانی کە کردومانێتەوە زیاتر جەختمان کردوتە سەر ئەوی کە فێربوونی مناڵ لە ڕێگەی یاریەوە ئەمانش مەسەلەن هەر لە هەر باخچەیەک بڵین یەکێک هاتووە و نوێنەرێک هاتووە یاخود دوان هاتووە ئەبێ کە ڕۆشتەوە بۆ دایانگەکانی خۆیان ئەبێ بە هەمان شێوە لە ڕێگەی سیمینارێکەوە ئایا سیمینارەکە بە یەک ڕۆژێکن بە دوو ڕۆژێکن یاخود چەند ڕۆژ بەپی توانای ئەو کەسە ئەبێ ئەم زانیارێنی کە ئەم لێرە وەری گوتووە بگەڕێتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەخۆ ئێمە ئامانجمان سوودوەرگرتنی مناڵە کادرەکان دروست دەکەین بۆچی بۆی مناڵ سوودمەند بێت بۆیە بێ ئەوانش لە ڕێگەی خۆیانەوە بیگەێنن بە هاوڕێکانی زۆر باشە مامۆستادی من لە هەنێک لە دایانگەکانە نەریتێکی زۆر جوان بەدی ئەکرێت لە کاتی خوێندنی مناڵەکە یعنی ئەو کاتێک کە مناڵەکە لەوێ فێر ئەکرێ لە
ساڵێکە دوو جار کۆبوونەوەی دایکان و باوکان ئەنجامەدرێ دایکان و باوکان بانەکرێنە نێو دایانگەکە ئیتر ئەتوان هەرج گلەی یەکیان هەبوو لە دایانگەکە ئەوان یعنی گفتوگۆیەکی زۆر باش لە نێوان هەردوو لە ڕوو ئەدات یاخود ئەوان بۆ نمونە ڕەنگە هەنێ بابەتە بێ بەتایبەت لەم چەند ساڵی دوایە کە بارودۆخی کۆرۆنا هەبوو نەتوانی سەردانی ناو دایانگەکان بکەی ئێمە وەکو دایکان و باوکان ئەوان ئەیانتوانی کە زانیاریەکانی کە لەسەر مناڵەکانی ئێمەیان هەیە بیگەێنن بە ئێمە ئەم بابەتانە تا چەند گفتوگۆی لەسەرکرا لە نێو خولەکە کە دایکان و باوکانیش پەیوەندیەکی ڕاستە و خۆیان بە بابەتەکەەوە هەبێت چونکە ڕەنگە هەنێ جار هەنێک بابەت لە نێو دایانگەکە گرنگی پێ بدرێ بەڵام بەداخەوە ڕەنگە لە نێو ماڵەکانە پشتگوێ بخرێت و ئاگان لەم بابەتە نەبێت ئەمە گفتوگۆی لەسەرکرا طبعا یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان بۆ پەروەردەکردنی مناڵ و بۆی دایانگەکان بتوانن بە شێوازێکی هاوچەرخ مناڵەکانیان پەروەردە بکەن پەیوەندی نێوان دایانگە و دادە و بەڕێوبەر و توێژەر و دایکان و باوکانە من پێم خۆشە دایکان و باوکان کە مناڵەکانیان ئێهێنن بۆ دایانگە لەگەڵ ڕێزما زۆرینیان هیلاکەن کاریان هێ مناڵەکانیان هێن دایانێن و لەو سەری شەوکێن و مناڵەکانیان ئەبنەوە طبعا هەموو دایک و باوکێک پێی خۆشە کە مناڵەکەی ئەهێنێتەوێت تەمەەن شوێنەکەی پێ باشە بۆیە مناڵەکەی ئەهێنێتێت تۆ بڵێ تونەڵی پارچێکە لە جەرگی خۆت ئەو مناڵەت ئەبێتەوێت جاری وایە تۆ لە ماڵەکەی خۆتا بەجێ هێڵی دڵی لەلایەتی ئەڵێ هەماڵی خۆتە بەڵام کە هێنیتە دایانگە یا لە قوتابخانە یا لە باخچە ئەڵی لە باخچە قوتابخانە دڵم ئیسراحەتە زۆر دڵی لەلای نابێ بۆیە یەک خاڵی تر کە پێویستە دایکان و باوکان یعنی پێم خۆشە بەشدار بن لە بابێن بپرسن لە دایانگەکە مناڵەکەم ئەپرسن زیاتر چیە پرسن مناڵەکەم چی خوارد ڕاستە ئەمە ئەم دوو هۆکارە بۆ گەشەکردنی مناڵ بۆ ئەی مناڵەکە بەڵام یەک شتی تری زۆر گرانگا یاری با لە دادەکان بپرسێ ئەمڕۆ چی یاریەکتان کرد یاریەکەتان چی بوو یعنی تۆ بەوە ئەتوانی چۆنەڵی بەشدابی لە بەرنامە و پرۆگرامی دایانگەکە بەڵێ زۆر شت هەیە لەوانەیە ئەوانەی لە دایانگەکە درکی پێ نەکەن بەڵام ئێمە وەکو دایک و باوک بڵین پێویستە کات ئەم یاری بە مناڵەکە ئەم چالاکی لەگەڵ مناڵەکانمانە بکەن چونکە لە ڕێگەی یاری و مناڵ چۆنەڵی هەموو لایەنەکانی گەشەی بەهۆی یاریکە و گەشە ئەکات تر چ زمان بێت چ تەرکیزی چاو بێت ماسوولکە وردەکانی بێ ماسوولکە گەورەکانی بێ لایەنی کۆمەڵاتی بێ ئەمە وەکو پێشتر ئاماژەم پیا لە ڕێگەی یاریکردن بۆی پێویستە کات ئەو کۆبوونەوانە ئەگەر دوو جاریش نەبێت زیاتریش بە من پێم باشتر چونکە ئەبێتە هۆکارێک هەم بۆ پێشخستنی دایانگەکان هەم کە دایک و باوکەکەش ئاگادارە مناڵەکان چۆن لە دایانگە پەروەردەکرێت و لە خولەکەشە ئێمە ئاماژەمان پیاوە کە ئەبێت بە هەر شێوازێک بێت شەر نییە تۆ هەموو دایکان و باوکان بە شێوە زەکۆنەکە هەموو دایکان و باوکان لە ڕۆژێکا کۆکەیتەوانێت ئەتوانی دەدا پێنج خۆت بە پێی بڵێن چۆنەڵی توانای دایکەکەت یا باوکەکەت چ کاتێک ئەتوانێ بێت بەڵام ئەبێت چۆنەڵی هەر بێت کە ئەڵێن بە پێی ئەتوانێ ئەنی بۆ من ئەمڕۆ بۆم ناکرێت قچێکە بە بەیانی بچم ڕۆژێکی تر بن هەم خێزان و هەم شوێنەی کە مامۆستاکە چونکە زۆر جار تۆ پێ ناکرێت هەموو ڕۆژە دایکەکە بچێتە ناو ئەم دایانگی و داینش کۆمەڵە گفتوگۆ لەگەڵ زۆر جار هەوڵە درێت لە ڕێگەی مامۆستا بەڕێزەکانەوە کە مامەڵە لەگەڵ مناڵەکە چونکە مناڵ ڕۆژ بە ڕۆژ هەڵسوکەوتەکانی گۆڕانکاری بەسەرات گەشەی گۆڕانکاری بەسەرات بۆ نمونە تێکچوونی باری تەندروستی ئەمە جاری وایە بە نامەیەکە نووسێ خرێتە گیرفانیەوە دایکەکە سێریەکە ئەو هەماهەنگیە هەیە باسی یاریکردنێکرد مامۆستا زۆر گرنگی بە یاریکردنا لەم خولەی ئێوە تا چەند باس لەوە کرات ڕاستە دایانگەکانمان ئەبێ بەم شێوەیە مامەڵەکە ئەی پێداویستیەکانیش گرنگە بۆ نمونە ئێستا دایکێکی بەڕێز لە حکومینە ئەچێتە ئەهلی پارەیەکی زۆر ئەیە بەڵام پێویستە بەپێی پێداویستیش خواردنیشە بێ یاریکردنیشە بێ ئەو مناڵە بتوانێت سوودمەند بێت تا چەندەوە کارتان لەسەرەوە کرد کە پێداویستەکان بوونی هەبێ بۆی کە مناڵ سوودی لێ بینێ طبعاً بە دڵنیاوە دایانگە کە دروست ئەکرێ یەکەم شت بڵین بیناکە زۆر گرنگە یەکێکە لە هۆکارەکانی کە ئەبێ ئەو بینایە جیاواز بێ لەو کەش و هەوای کە لە ماڵەوەیە بەداخۆز هەندێک دایانگەمان هەیە لە بینایەکیە بڵین ماڵە ئەمە یاخود باخچەشمان هەیە لە خانوویەکی ئەتیادیە کە خۆمان تیاژین من بە باشی ئەزانم بەڕای خۆم یعنی بینای دایانگە و باخچەکان زۆر گرنگە شێوازێکی جیاوازی هەبێ هەلو یعنی چۆنەڵی وابێت قاعەیەکی گەورەی هەبێ بۆ یاریکردن شوێنی نان خواردن قاعەی ژوورەکانی کە مناڵەکانی تایە بڵین گەورە و باش بە مناڵەکە بتوانێت بە ئاسانی هاتوچوویتیا بکە
ئەمە خاڵێکەکە بۆ دایانگە گرنگە خاڵی دووەمان لە دوای دایانگە تەمان ستافێکی زۆر بەهێزی بەتوانە لە بواری پەروەردەکردن مناڵ و شارەزایی تەواوی هەبێت لە هەموو کێشە و لایەنە دەرونیەکانی مناڵ خاڵی سێهەممان لە دوای ئەمانە چی گرنگە کۆمەڵە یاری پەروەردەیمان هەبێ چکە یاریەکان جۆرا جۆرن یاری هەیە تەنها مناڵ بەکاری هێنێ بەس بۆی چێژێکی لێوەرگرێ یاریمان هەیە فێرکاریە فێرکاری کە ئەو یاری فێرکاریانە زۆر گرنگە خۆ مەرج نییە یاریەکان پارێکی زۆری پێدرابێت خۆی پێویستەکە وا بزانم بە تایبەتیش هەیە لە هەموو دایانگە و باخچێکە ئەبێ کەسێک هەبێ بواری هوەری بێ بۆی بتوانێت کۆمەڵی یاری تایبەت دروستکە مەرج نییە توانیت یاریەکان لە شتی پاژماوە ئەو شتانی کە فڕی ئێ مەسەلەن بوتڵێکە کارتۆنیەکە پارچێ وەرەقی باوەکە یاری زۆر باشی لێ دروستەکەی بەس مهمێ ئامانجدار بێ ئەو یاریە بۆیە یاری زۆر گرنگە لە ناو دایانگەکانە بە شێوازێک بەڵام یاریەکان ئامانجدار بن ڕاستە نەک بەس بۆ ئەو بخرێتە بەر مناڵەکە و کاتەکەی پێ بەسەر نەخەر بێ من ئامانجێکم هەبێت کە ئەم یاری ئەدەمە بەردەمی مناڵەکە ئامانجم ئەوە بێ بۆی مناڵەکە فێری بابەتێکی دیاریگرتن فێر بێ قسە بکات فێر بێ تەرکیز کات ئەوە یعنی یاریەکان لە دوای ئەوەی کەوتم کە بیناکەت هەبوو کاربندێکی باش اینجا بێ زۆر گرنگی بە یاری بدرێت زۆر باشە مامۆستاجیمان ڕەنگە لە وتەی زۆرێک لە دایکان و باوکانەوە ئەم بابەتە بەدی بکرێ بەردەوام ئەوترێ دایانگە تایبەتەکان گرنگی زیاتر بە مناڵ ئەدەن تاوەکو ئەو دایانگانەی کە حکومین هەوڵدانداوە کە ئەو بابەتانی کە لە دایانگە تایبەتەکانە پێشکەش بە مناڵەکرێت لە هوەرەوە لە وەرزشەوە لە یاریەکانەوەکو ئاماژەت پێکرد حتا لە جۆری بیناکەی کە دیاری ئەکرێ باڵانسێکی تەواو لە نێوان هەردوو لایە هەبێ بۆی ئەم گلەیەش لە نێوان دایکان و باوکانە بێ بۆی دایکان و باوکان ناچار نەبن مناڵەکانیان بەرنە دایانگەیەک لە بڕێک پارەی زیاتر بدەن لە پێناو ئەوەی کە گرنگێکی زیاتر بە مناڵەکانیان بدرێت وەڵی ئەوەی کە من لەو بەڕێبەریاتیە کار ناکەم بەس بەڵێ من لە نزیکەوە ئاگادار بم بەڕێبەرێتی چاودێکردن و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە سلێمانی گرنگی بە هەردوو هینەکە ئەن مەبەستم لە نێو خولەکە باسیش لەم خاڵە کراوە پێت ناڵم حکومی و ناحکومی ئێمە بە هەردووکی بەشدار بوو مەسەن ئەوەی کەوتومانە حکومیش ئەتوانێت بەکاری بێنێ ئەوەی کەوتوشمانە ناحکومیش بەکارێنێ و بەڕێبەریاتی گشتی چاودێریش کۆمەڵایەتیش لیژنی هەیە بۆ هەردوولا یعنی هەردووکی بە دوواداچوونەکە لە ڕێی کوالیتی خواردنەوە لە ڕێی کوالیتی پاک و قاوێنی و یاریکردن یعنی تەسەورەکەم هەردووکی وەکو یەک ئەوەی من لە نزیکەوە ئاگادار زۆر باشە دەستەکانە خۆش بە مامۆستاگیان سپاس بۆ ئاماژەی پێ بەم لە کۆتایە ئێمە ڕێکخراوەکەمان ڕێکخراوی پەروەردەی هاوچەرخ بۆ کوردستان ڕێکخراوێکە بۆ پەروەردەکردنی هەموو چین و توێژەکانی بڵین کۆمەلگا ئێمە ئەمە یەکەم ئیش و دوای ئیشمان نابێت کە کارمان کردووە لەسەر بواری پەروەردەکردنی چەند کادرێک و گەشە پێدانی تواناکانیان ئێمە لە بواری نابینا نابیستە خاوەن پێداویستی تایبەت ئەمانە کارمان کردو لە ڕێگەی خولەوە لە ڕێگەی سیمینارە و ئیشتەڵا هەر بەردەوام هەر سەرکەوتوو بن دەستەکانە خۆش بە مامۆستاگیان خێر بێ سەرچاوان